حکومەت ئەوێ بەرمیلێ نەوت باتێ بە 130,000 کێشەمان با بڵێن پارەکەش نییە، بەڵام من لە شوێنێکی وەکو پێنجوێنا بەرمیلێ نەوت چی لێ بکەم بە وەڵا بەشی یەک زۆپا ناکات. من 3 ژوورم ئاگریتیایە، ئادەی 3 ژوور ئاگر لە پێنجوێنی شا لەو پەڕی سارد و سەرمایە من بەرمیلێ نەوت چی لێ بکەم. بەڵامی تر ئێمەش هەر وەکو ویژدانن، وەکو ویژدانی خۆمان، وەکو ئەوەی کە خۆمان حەزی پێ بکەین دار لە بنا نابڕین. هەرگیز پێم خۆش نییە نەخۆم و نە مناڵم و نە خەڵکی تریش دار لە بنا ببرێت، لەبەرەوە هەم ژینگەکە ناشیری نەکات، هەم کەش و هەوا ناشیری نەبێ پێی، هەم ئەم دارە ئیسفادەیەکی زۆری هەیە بۆ ئێمە. ئەم ساڵ با بڵێن من ئەوە لە خوارەوە بڕیومە 2 ساڵ 3 ساڵی ترەوە گشتێ بێتەوە بۆچی جوان و ئەتوانی سەروی ببڕی. یعنی تۆ 2 جار ئیسفادەی لێ ئەەکەی بێ لەوەی کە چەندین جاری ئیسفادەی تری لێ ئەەکەیتەوە. بە 10 ساڵی ترە بێتەوە بۆ دارە گەورە و تۆ بۆ گەڵاکەی ئیسفادەی لێ ئەەکەی، بۆ هەموو شتێ ئیسفادەی لێ ئەەکەی. بڕینەوەی درەخت و لە ناوبردنی دارستانەکان بە هەر هۆکار و پاساوێک لە یاساکار پێکراوەکانی باشووری کوردستان و عێراق بە تاوان دانراوە. بە گوێرەی مادەی 21 لە یاسای ژمارە 10 ساڵی 2012 تایبەت بە دارستان و پاوان سزای بڕینەوەی درەخت لە پێبژاردن بە 3 ملیۆن دینار بۆ 5 ملیۆن دینار دەست پێ دەکات. هەندێک جاریش زیندانیکردنی کەسی تاوانبار کە ماوەکەی لە ساڵێک زیاتر نەبێت. بە گوێرەی ئاماری پۆلیسی دارستان و ژینگە لە 1 نۆی 2022ەوە تا 23 دەی هەمان ساڵ 163 تاوانی بڕینەوەی درەخت لە ناوچە جیاجیەکانی باشووری کوردستان ئەنجام دراوە. بۆ هۆیەوە پەڕاوی لێکۆڵینەوە بۆ 121 کەس کراوەتەوە.